اجرای بعدی محمد پرویزی عزیز از شهرستان کامیاران استان کردستان. بەدەنگێکی حەزین چریکەیەک لە ڕۆژهەڵاتی نیشتیمانەوە لە شارۆچکەی کامیارانەوە بۆ هەڵەبجە و گەرمیان شین دەکات. محەممەد پەرویزی ئەو دەنگەی لیژنەی بەرنامەی عەسری جەدیدی کەناڵی سێی ئێرانی سەرمەست و حەیران کرد لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە سوپاسی کە سوکاری سەربەرزی شەهیدان لە هەڵەبجە و گەرمیان دەکات. ڕێز و سپاس بۆ تەواوی خەڵکی کوردستانی عێراق بە تایبەت هەڵەبجەی شەهید و گەرمیان کە بە پەیامەکانیان بە زەنگەکانیان بۆ من مایەی شانازی بوون و دڵگەرمیان و مندا دەنگی محەممەد تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە گەنجێک لە پایتەختی ئێرانەوە بۆ نیشتیمان دەچریکێنێت بە شەهیدان دەڵێت ڕۆحتان ئارام. برایەتی و قەدرشناسی موسیقای ئەسیل و پڕسۆزە کورد بە هەمووان سابت بێت. قەدردانیەکەم وە تەواو مردمی خۆشەویست و هونەرپەروەرێک کورد لە تەواو دنیا لۆڕ بەختیاری عەرەب بەلوچ تورک فارس وە گیلەکی کە محەبەتیان و منە کورد و کوردستان کرد و هاودەردی خۆیان بۆ هەڵەبجە بەیان کرد. محەممەد پەرویزی لە شارۆچکەی کامیارانی پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. تەمەنی 25 ساڵە بە وتنی گۆرانیەک بۆ هەڵەبجە و گەرمیان لە کەناڵێکی ئێرانی دەنگدانەوەی بە دوای خۆی داهێنا و هەمووان سوپاسی دەکەن. ئاغر عەلی گەلی کوردستان.